شەشۆ لە شنگالەوە فەرماندێزەکانی پێشمەرگە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە کاک قاسمم کاتت باش حاڵەتەکە چۆن بوو بۆچی ئەم شەڕە ڕووی داوە؟ ئەو شەڕێ ڕوودای ئەوە ڕاستە چەند گەنج هاتن چەند 2,000 مەڕی ئەم دژین داعش ڕاستی ناوا داعش پانزەمان ئەوە پانزەمانگان نێو داعش دەبوون ئانین ئەوانی تحمل نەکرد 5,000 ئینسانی یزدی هاتیە کوشتن 5,000 ئێخسیرە لە دەستێ داعشدا ئەف قائیدە چوین ئەف مەسئولێت چوین کە ئەو کینە سەبەبا بێ ڕوودانێ ئەوە بوون چونە ئەو مەڕ 4,000 مەڕ ئانین بەپەرا بەتەماعی مەخابن یعنی هێکی قایدێکی پێشمەرگە یان مەسئولێکی پێشمەرگە یعنی vê bînێتە سەرخۆ قبول بکە بەپەرا چێ مەڕ و پەزێت عالمەکە بینێ و نێف خەلکێکی کۆمالاوی خراب بووی لە جۆنۆساید بتەرێوی هاتی بەجا مشکلە الوردا وەختێ سەرشار عقیرە منطقە بێژنێ سۆلاخ الوردا سیارەکە چۆ سەدفا 4-5 گەشتە دەبوون هێکژێ نەهش مالاوان شەهید بوون دێندانەیە گوتین ئەvە چییە ون پەزێ داعشات بن و تشتێواناری کاریاوان بکەن المهم سوء تەفاهم چێ بوو بەی بێوانە هەبنە هاتن تاقیل لێکردن بەس ڕاستی بەری پێشمەرگەی زەرەڤانی تاقیل لەوان کرد یەکیش وان کوشتن دوسێک برێندار کرد ئەڤانژی مەجبورون دیفاع خۆ کردن یەکیش بێژن سایخە سیارەکێ بوو کاچی بوو یەکیش وانژی هاتە کوشتن بس حقیقت پێشمەرگەی مە زەرەڤانی عایل بوو. بەڵێ کاک قاسم یعنی لە هەردوو لا کوژراو هەیە؟ هەردوو لاوژی پێشمەرگەنە هەمیشی برای کوتی بوون بەس غەڵەتە بوو بەس غەڵەتە سوجێویە ئەوەی ئەو مەڕهانین ئەوەی ئەو حایلێ نێو داعش 15 نێو داعش دەرباز کرد ئەو گونێویە ئەوە سوجێوی بووە ئەمە هەردۆژی پێشمەرگە برای کوتی بوون مەخابنیان ێ غەڵەتە چێ بوو وەڵانای هادیەتە تشنین الحەمدلله. بەڵێ کاک قاسم ئێستا بارودۆخی شنگال چۆنە؟ ئێستا گەلێکی باشا کاف ئەختایەت وهانێ منە الحەمدلله بارودۆخ گەلێکی باشن پێشمەرگە الحەمالێن مەسەید فرمنا شنگار مسيطري الحميد دورا شنگار الشمال قبلت متوزن براد خد پشمرگی دیرا بجناب شخصيات توبيدوي امريدوي دبابدنا هر تشتي مسيطرنا بس ابا اخطاي شد من مخابن متعصمت بيقالكي كاك قاسم جگەل هێزی پێشمەرگە چه هێزێکی تر لە نێو شنگالدا ئێستا؟ ئەکە هێزنی دائما مجرد اعلام اما هێزی شەڕکەر شنگار ازگار کرین ما غير هذه پێشمەرگە ندينا اما بيجي نبيجي شان عالم ما عالم الدرجات جاوي هبن وهذا دي خديار بكن بس شر كرين شنگار اذا داعش طريق دين رزقار كرين آزاد كرين پێشمەرگە كردستاني بو سرپرشتي جناب سلام مسعود بردان بەڵێ ئێستا هێزەکانی یەپەگەل لە ناو شنگالانین؟ نا هينا بعالمي خباينا بس مجرد شغلي اعلامي مجرد اعلام وتن كمان كي سانگر قتنا كي نوچه قتنا كي تعريف كنا بيشتي پێشمەرگە رزقار كري جامعات عالمي خل تشجيع كانن او جي دائرة حكومينا دائرة دولة بينا. بەڵێ زۆر سواز بۆ قاسم شەشۆ فەرماندەیزەکانی پێشمەرگە کە لە سەریاڵی تەلەفۆن لە شنگالەوە لەگەڵمان